وتی مامۆستا تەنانەت ناوم مەبە نانی 1500 نەفەری دروست کردووە لە مزگەوتی شێمحێدینی شاری سلێمانیم دیارە بە مەبەستی بەرزڕاگرتنی شەوی قەدر خێرپازێک هەستاوە بە ئامادەکردنی خوانی پارشێ و بۆ سەرجەم نوێژخوێنانی مزگەوتەکە من لێرە مامۆستا سۆران پێشنوێژی مزگەوتەکەم لەگەڵای مامۆستا سڵاو لێبێت وەک دیارە وەکو نەریتێک مزگەوتی شێمحێدینی شاری سلێمانی ساڵانە خوان ئامادەکە بۆ نوێژخوێنان بەڵام تۆنی بۆ ئەمجارە کەوتە شەوی قەدرەوە وابزانم خێرپازەکەش مەبەستی نەبوو ناوەکەی ئاشکرا بکرێت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشکی بە خێراتنی جەنابتان و کەناڵی 964ەکەم خوای گەورە سەلامەتتان کە ئێمە ساڵانەوەکو مزگەوتی حاجی حسێنی شوانکارە لە گەڕەکی شێمحێدین هەموو ساڵێک دوو سێ جار ئەماکەین یعنی دوو جاریکە ئەم نەریتە جوانەمان کردووە کە نەک نەریت بێ سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئیفتارکردنەوە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم دوو جاریکە لە ئێوارەی ڕەمەزانە ئەمەمان کردووە بەڵام ئەم جارە پێمان باش بوو کە لە شەوی لەیلەتول القەدرە بۆ ئەوەی کە خوای گەورە فەرمێ حتا مەطلع الفەجر حتا وەکو نوێژی بەیانی ئینسان سنە دوایە دابنیشێ بۆ ئەوەی کە خەڵکەکە دوای نوێژی بەیانیش کە پارشێ بکەن و بۆ ئەوەی نوێژی بەیانی بکەن و دوای نوێژی بەیانی بگەڕن ئینشاءالله هەروەکو ئەوەیش هەمومان لەسەر سفرەی ئیسلام کۆ ببینەوانێ و وەکو بۆ بتاوکردنی برایەتیمان دوو گەنجیم حتا یەکیان وەڵای خەڵکیم گەڕەکەی ئەمەش نییە بە حەقەت وتی مامۆستا تەنانەت ناوم مەبە نانی 1500 نەفەری دروست کردووە دوو جاریکەش جەنابی کاک حاجی حەسەن کە متەوەلی مزگەوتەکەیە و ئەو مزگەوتەکەی دروست کردووە جاری کەش هەر ئەو لە حەفەی ڕەمەزانەوەی کرد هەموو ساڵێر جەنابیانیان کرد بەڵام گەنجە پێی خۆش بوو ئیمساڵ ئەمە بکات و ئەمە سێمین جارمانە بە ئومێدی ئەوەیش کە ئینشاءالله خوای گەورە ئەم وڵاتی کوردەواریەمان لە بەڵاو مصیبەت و لەم شەڕ و جەنگە لابدا ئینشاءالله. خێرەکەەوە بزان گەورەیە لەبەرەوەی لە مزگەوتەکە جێگە نەبووتەوە لە دەرەوە دوو خێمە هەڵدرا. بەڵێ ئێمە مزگەوتەکەمان تۆزێ بە بۆنەوەی مزگەوتەکەیشمان بچووکە و خێرەکە زۆر گەورەیە 1500 کەس خەڵکێکی زۆریش ئەلحەمدولله ساڵانە لەم مزگەوتەی ئێمەیە خەڵکێکی زۆر ڕوومان تێئەکات مزگەوتەکەمان تۆزێ بشکۆلێ و جێگەمان کەمە چەند خێمەیەکمان هەڵدا و زیاد لە 800 کورسی و مێزمان هێناوە بۆ ئەوەی کە خەڵکە بە ئیسراحەت پارشێوێکی ئارام بکات و وەچایشیان حاضر کردووە بۆ ئەوەی کە ئینشاءالله هەر بە ئیسراحەت و بە ئارامی پارشێوەکەی بکات و لەسەر ئەم سفرەی ئیسلامەوە و برا ئیمشەو بە یەکەوە کۆ ببینەوە ئینشاءالله. زۆر سپاس دەست خۆش بێ ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە دیارە لێرە کۆمەڵێک چاودێر کە بەخۆ بەخش خەریکی ئامادەکردنی خوانەکەن بۆ نوێژخوێنانی مزگەوتەکە